بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تر و حەڵلقەیەکی تری بەرنمەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگ بکەین، ئەویش باسێکی کۆمەڵایەتیە. دەپرسین ئایا سەرۆکی عەشیرەتەکان یاخود سەرۆک هۆز و خێڵەکان ڕۆڵیان ماوە لە ناو کۆمەڵگادا؟ ڕۆڵە ئیجابیەکانی ئەمانە لەکوێدایە؟ زەمانێک هەبوو لە ڕابردوودا ئەمانە کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتیان کۆتایی پێئهێنا یاخود چارەسەرە کرد، بەڵام لە ئێستادا مامۆستایانی ئاینی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دادگاکان و دام و دەستگا ڕیفۆرم خوازە مەدەنیەکانیش هەیە. ئایا سەرۆک عەشیرەتەکان لەم نێوەندەدا هیچ ڕۆڵێکیان ماوە؟ زەمەنی حیزبی بەعس بەشێک لە سەرۆک عەشیرەتەکان بوون بە تەواوکاری پرۆسەکانی ئەنفال و سەرکوتکاریەکانی بەعس. بۆچی ئەمانە حیزبی بەعس پەنای بۆ هێنان؟ ئایا لە ئێستادا ڕۆڵێکی ئەوتۆیان بەو شێوەیە ماوە کە بتوانن چارەسەری کێشە سیاسی و کۆمەڵایەتی و پرسە فەرهەنگیەکان بکەن؟ بە تایبەتی لە ئێستادا کە ناکۆکی سیاسی زۆرجار لە ناو خۆدا هەیە. تا چەند سەرۆک عەشیرەتەکان ڕۆڵیان بینیوە لە کوژانەوەی شەڕی ناوخۆ؟ تا چەند ڕۆڵیان بینیوە لە ململانەی نێوان هۆز و عەشیرەتەکان و کۆتاییهێنان بەو شەڕی کە ناو ئەنرا شەڕی خێڵ و عەشیرەت و تایەفە؟ ئەمانە کۆمەڵە باس و بابەتی گرنگە هەوڵ دەدەین لە بەرنامەی جێپەنجەدا ئەمڕۆ باسی بکەین بە میوانداری بەڕێز کاک مارف ئاغای گەڵاڵی سەرۆکی عەشیرەتی گەڵاڵی. خۆشحاڵم کاک مارف. باسەکەم منش خۆشحاڵم کە ئەمڕۆ ئێمەتان بەسەر کردوتەوە لەم دانیشتنەدا. بەڕاستی ئەمڕۆ کاتتان بە ئێمە بەخشی یاخە بەخێر بێن بەسەر سەرشان ئەوەی بتوانم و بێتە بیرم بە ڕاشکایی و بەڕاستی عەرزتان ئەەکەم. ئێمە ئەمەوێ سوپاس دەکەم، ئەمەوێ یەک بە پرسیارە بچینە ناو بابەت و قسەکانمانەوە. بزانین تۆ لەکەیەوە وەکو سەرۆکی عەشیرەتی گەڵاڵی دەستنیشان کراویت یاخود سەرۆکی عەشیرەتی گەڵاڵیت؟ لای من بۆ خۆم ئەو سوالە بە حەریج دانم. من بۆ خۆم لە شەستەوە لە چواری عیلمیم تقریبەن زۆر حەزم لە خوێندن نەکرد، زۆر حەزم لە ئەوە کە خوێندن تەواوکەم. قەدەری ئیلاهی وا و کە باوکم عەمر خوای کرد ڕۆژێ زۆر سەخت و ناهەموار و ئەمانە منیان بردۆ بۆ ئەم بۆ سەرپەرشتی مناڵەکان باوکم کە گەورەکەیان من و ئەم بۆ سەرپەرشتی ئەم قەومەی خۆمان کە گەڵاڵیە. ئێمە وەکو خۆمان بنەماڵەکان ئێمە هەر لە قەدیمەوە کە باو باپیرانمان لە بیریە هەتا ئێرە بە هەر شێوەیەک نایبنێت ئێمە سەرۆک عەشرەت بین یا سەرۆک عەشرەت نەبین، هەموو شتێکمان بە مشاوەرەیە. دەڵێن لە ناو تایەفەکان گەڵاڵیە تیرە زۆر زۆرن و پیا و باش و گەورە گەورەیان هەیە و شەخسیەت گەورە گەورە و ڕۆشنبیریان بۆ هەر ئەبێتیش. ئێمە هەرچی شتێ بکەین تا پرس بە یەک نەکەین و مشاوەرە نەکەین لە خوا نەخواست لە ئەو شەڕانەی کە گەڵاڵی ناو خۆیان هاتووشیێت یا ئەو شتانەی تر. ئێمە وا بۆچی نەگەر ئاگرێ بکوژێتەوە تەنها پارچەیەک نەکوژێتەوە ئەو ئاگرە هەڵەسێتەوە. ئیتر پیاوان گەڵاڵی و ڕیسپیە گەورەکان ئێمە زۆر بە دڵسۆزی و زۆر بە دڵپاکیەوە بە مشاوەرە هەموو شتێک ئەەکەین. بە مشاوەرە ئەگەر قازانجیش بکەین لە مشاوەرەکە باشە، ئەگەر زەریشمان کردێ خوا نەخواست مادام ڕێی کۆڕ و کۆمەڵ و هینیتیایە هەروەهایە. تەریخ باو باپیری ئێمە تەریخێک کۆنە، ئەوەی کە مێژوو نووسانەوانە هەیە باسیکەن، بەڵام ئێمە دەم بە دەم وا هاتوین. ئێمە لە ئەسڵ تەریخە وەکو باسی ئەکەن و باو باپیرە قەیمەکان ئێمە بۆمان یەگێڕنەوە کە عەشرەت جەلالین نەک بە ناوەکەی جەلالی لە تورکیاوە قەومێ زۆرن تر بە هەر وەسایلێک هەڵساون بەر ناهەمواری و نادادگای دەوڵەت تورکیا شەڕان پێکرا، بەڵام شەڕەکە ناجەح نەبوو، کەوتونەتە کوردستان
إيران ومنطقي أو شأن باش بينك ليش بدعوة ناميك لاي شارزي صفوية دعوة كراون ايش دل صافو باكا أنا وكو كردا مختي دل صافو باكا أنا مختي إيماني با قصوت وجهها ترشون بو أو تاران طبعا لشونيكو بسواري ولاخو بوكو سسعر نبوا شنتا تاران بيانو تو چند روشك دانشنتا شاي أو كاتيران شارزاي صفية بين ما بس شارزي شاي إسماعيلي الصفوي شاي إسماعيل صفية بله دوای شەڕی چاڵدیران بله لو كاتانا تاريخ كونا يتر هم يعني أن كشتوا ويكا شخصيته بياو جورا أنا كشتي كشتون دا وساكا بلايان بقرا بنما الله قوم عشرة ديما أتوت منطقي قلال لاي باوا يسد دي قلال دي جوريا هديكو خوي ما لبر و يعني تو قلال لبر و ناو يخوان لبير نشيت طبعا أو كاتاني إيران وكو إسنة بود صلاة عسكري وأنا هم حدود كان بقريتو هر منطقة بو منطقة دراوة حدود بباراسن أو كاتا سلطان مراد شوارم بغداد أو وقتا وعي بيا باشا به بۆ ئەوەی بچێتە دەستگای سەڵتەنەتی شاوە خۆیە گۆڕێ بە مەیتەر و بۆ جۆرەشتانە بۆ ئەوەی بزانێت داڕک دەسە و سڵتەی ئەم حکوومەتەوەکو تۆن چۆن تێگا بە خۆی ئەم جیازە تازانەوە ئیخبارات و ئەمانە ئەویش ئەوە نەبووە شۆ خۆی گۆڕیوە پاش ساڵێک شتێک بۆیان معلوم بێ کە پیایە لەم شێوە و لەم هینە خۆی گۆڕیوە بە خۆی زانێ ڕاکە تر ڕاکە طبعاً لە تارانەوە چۆن بێ تا تۆتە ئەو منتیقەی گەڵاڵە ئەو شوێنە چۆتە ماڵ باپیرە گەورەی ئێمە هەمومان فقە عەباس شەو ئیسش وا بووە پاش چەند ڕۆژێک یەکسەری لە میوان ناپرسن تۆ لەکەوە هاتوویت و ئیشی چییە پاش سێ چوار ڕۆژێ ئیسراحەتەکان دەوڵەت ئێران بە هەموو وینەکانە بڵاوی کاتەوە کە پیایە لەم شێوە لەم ڕەنگە هەر کەسێ دەچین بە ئێرانی کە پاداشێ گەورەی ئەتی وەرکە کەسی لێوە بڕوە ئەوە دژمن بە ئێرانە بێت پاش ئەوە پیا و گەورە پیاوەکان لێی کۆبنەوە بۆ وەسفاتانە کە ئەمە سوڵتان مراد چوارەمە شەو پێڵێن لە بەڵێ ئەوم خۆگەر واژ بێ من ئەماڵ بنە ماڵە و پیاوە ئەم تەسلیم مەکەن خۆتان نەزان تەسلیمیش ناکەن ئەوانیش بە فرسەت یازان هەر ئەو شەوە خۆی و 45 ماڵ یا 35 ماڵ تاریخ تێتە خورماڵ ئەم خورماڵەی ئێستا کە پێڵەن گوڵعومەر ئەو کاتە گوڵعەمبەر تر پێژن ئێمە ڕێوشەنمان نییە تازە بگەڕێنەوە بۆ ئێران ئێمە ساحب قەوم و عەشرەتێ زۆرین ئەبێ شوێنێکمان بۆ دابین بکرێت یای بژین ئەم منتیقەی ئێمەی شارە زوورەی ئەمبەرە زۆرە دیاتەکان ئێمە لە مەلعەلی بەغایی بە تاپۆی ڕەش لێ ئەسێنێت طبعاً تاپۆی ڕەش حاصڵ مۆر شێخ سەراجدین گەورەی پێوەیە سوڵتان مراد چوارەمی پێوە هین ئەو شەخسیاتانەیە ئەم منتیقانەیان بۆ دابینەکەن تر بە تەدریجی پاش چەند ساڵێک گشتیێت بە قسەی پیاوە گەورەکان و قەیمەکان ئێمە عەشرە دارونی کە عەشرەتێکە هاو زمان و هاوسەنگەر ئێمە ئەوانیش بەرەبەرە تێنی تر بەرەبەرە جاف تێت ئەوە پێڵێن جاف مرادی ئەنی لە سوڵتان مراد چوارەمەوە ئەو وەزعیاتەوەی ئێمە بۆمانیان گێڕا و باو باپیر و ئەمە شتێک تاریخی نییە بەڵام چیل مەچین بەمانیان گەڕات و ئێمە تاریخەکەمان ئەوە بووە هاتووینتە شارە زوور و ماوینەتەوە معلوم ئەو کاتەی شارە زوور مە چەند ساڵێکە 60-70 ساڵێکە شارە زوور لە شارە زوورێک کە هەر دەبەر گیا و گۆڵ و ئەوەنە قەرەباڵ بووە بە درک و داڵ و ژەمەن و ئەمانە ژیان کەمی تیا بووە هەروەها گەرمیانیش لەبەر گەرما و هوڕۆ ئەمانە ئەم عەشایرە بەعام بە عەشایرەکان جافەوە شەخسیەت جافەکان و پیاوە گەورەکان گشتی گەرمیان و کێسانیان کردووە لە منتیقەی گەورە بڕۆ بە منتیقەی ئێران طبعاً وەختە کە ئەم تایەفانە یەکبووری و بڕوا حدود تەقریبەن لەژێر پێی ئەو عەشایرانە و تایبەتی عەشایرە گەورەکان
زۆر ئینیان نەکردو کە ئەمە ئێرانەوە تا 1920 ئەمانە حدود دامەزە ئەوها کۆچ و کۆچباریان کردو ئێمە ئێستا خزم و کەسوکارمان هەیە لە ئێران هەمووی پشتەباوکی خۆمانە هەمووی کەس نزیک خۆمانە لەوێ مڵکیان هەیە زیاد لە 15 پارچە مڵکیان هەیە و هەمویان لەوێ ماونەتەوە ئێمەش ئەم کۆچ و کەچباریە هاتۆ چۆ هەتاوەکو زەمان عەبدولکەریم قاسم کە عەبدولکەریم قاسم ئیتر حدود نەما لە بینە ئەم عەشایرەی تر کۆچ و کۆچباری تەرکداوە نیشتەجێی شارەزور و گەرمیان و ئەم مەنتیقانەمە بەڵام ئەوە تاریخێکە وازیحە بە تاریخ هەموو پیاوە گەورەکان جاف گشتیان ئەم شەخسیاتانە هەموو ڕێز عەشایرەکان ئەو کاتە چوون لێرە قایمقام هەڵەبجە و ناحیە ئەو وەختە پێنجێن سلێمانی تر ئەمانەی تر باقی تری ئەم شوێنانە وایسە ئەیبینین هیچ نەبووە سلێمانی محافەزە بووە هەڵەبجەیش قەزا بووە پێنجێنش ناحیە بووە ئەم عەشایرە زۆرە گشتی ڕۆیشتووە بۆ لەولەوە نوێنەر ئێران هاتووە لەم لایشۆ نوێنەر حکوومەت قایمقام و مدیر ناحیە و ئەوەی کە دکتۆر بەیتەریە و دکتۆر ئەمانە لێرە هەڵماوەتەوە ئەوانەی کە ڕۆیشتون و ئەم 15 پیا و شەخسیەت گەورە گەورەی عەشایر جاف لێوە ڕۆیشتون باوەک منش سێناغە لە خزمەتیانە بوون بە سەرپەرشتی ئەم عەشایرانە لەولاوە ئەمان ئیمزایان کردووە ئەم عەشایرە گشتی چۆ بۆ ئێران و هاتووەتەوە تا ئەو کاتە عەبدولکەریم قاسم ڕووخاوە ئیتر نەڕۆیشتووە طبعاً گۆڵی شەخسیەت گەورە گەورە و پیا و گەورە گەورەی بووە هەر هەمویان هەرێکی هەر پیان تۆ هەر براگەورەی ئەو تایفە براگەورە خۆی نەبووە چەندین پیا و گەورە گەورە چەندین شەخسیەت گەورە گەورە بەیەکۆ بوون مشاوەریان کردووە عەشرەت ئێمەی شەروەها بووە ئێستا ئێمە هەر لە زەمانەی قەیمیەکانە هەروە بووە منیش لە زەمانی خۆما پیا و گەورە گەورە وەکو حاجی ئەحماغا وەکو حاجی مەحمەد ئالان وەکو حاجی العەیزاغا وەکو حاجی وەکو براهیم کەریم قاگ وەکو حەمەی کەریم قاگ وەکو ئەحمە حەمە وەکو ڕەشە حاجی کەرمەس و هەروەها لەناو قەوم ترە مەحمەد مەراخان زۆر شەخسیەت گەورە هەیە لەناو عەشایرەکان ئێمە هەرچی شتێ بکەین چاک بکەین خراپ بکەین مشاورە ئەکەین بەبێ مشاورە و بەبێ قەرار هیچ شتێک ناکەین لەبەر ئەوە بێجگە لەوەش بێجگە لە مشاورەی ناو گڵاڵی خۆمان تایفەکان تر ئێمە لە تایفەکان جاف زۆرن دەست خۆش بێ کاکمارە سپاس دەکەم وەکو مەدخەلێک تۆ گەڵاڵی ناسان و وەکو خۆتشت باست کرد بە شێوەی دەماودەم ئەوەی کە لە مێژوە پێوتێ دەماودەم بە شێوەی نووسینی دەماودەمە ئێمە تاریخی شارە زۆر دەماودەمە من لەوانەیە سە بینەرێک پرسیار بکایە ئەوە بێتە پێشەوە کە زۆر جار قسە لەسەرەوە ئەکرێ ئەڵێ عەشیرەتەکان یا هۆزەکان یا خێڵەکان یا کۆمەڵگای کوردی کۆمەڵگایەکی خێڵێکی ئەوانەیە پرسیار لە چۆنەڵی ماهیەتی بەرنامەکە بکە کە فەلسەفەی ئەم بەرنامەیە چێ بەڵام من بام قسەکان تەواو نێتە گلەی لێن بەڵێ ئێمە عەشایرەکان جاف بەگزا جافەوە کەس ناتوانێت حاشا بکە بەگزا جاف بنەماڵەیە گەورە و سەروەر ژافن و هەموو وەختێک ئەوان تاوەکو زروف تر نەهاتوەیە پیاوەک داوە بەگ پیاوەک کەریم بەگ پیاوەک حەسەن بەگ پیاوەک مەحموود پاشا ئەمانە ئەمجارە ناو عەشایرەکانە شەخسیەت گەورە گەورەی تر وەک لە ناو ڕۆغزاییە پیا و چەندین پیا و گەورەی وەک ئەحمەد ڕەسەم و شەخسیەت ئەمانە سەرپەرشتی قەوم ڕۆغزاییان کردە خەلیفە یونس بە ڕەحمەت بێ هەروە لە ناو هارونیە حەمێ عەلی حەمەمین لە ناو هارونیە حاجی مەحموود هارونی لە ناو ترا حاجی تالیم فەرەج زۆر شەخسیەت گەورە گەورەن کە خاسمایل تەلان ئەمانە لەوێ هەتا ئەم عەشایرانە وەک تەسبیح گشتی بەسراین بەیەکەوە لە هەموو خۆشی و ناخۆشیەکە لە هەموو هاتوچۆیەکەوە ئێستەی ژواین و ئێستا لە وەختەکان تر زیاتر یەکگرتوین چونکی ئێستا پێویستمانە
لەم هەموو زرفە لەم هەموو هەموارە عشایرەکان بۆ ئەوەی هەموو وەختێک هەم بۆ ئاشتی ناو عشایرەکان خۆمان ئیتر شەڕە و میلەتێکە و تووشە بێ دەتەک ئەوەیشە ئەگەر بتوانین و بە قسەمانیان کرد بێ فعلەن مەمنونی شاوین بە قسەمانیان کردووە چەند جارێک قیادەی کوردی ئەگەر ناڕەحەتێکی بۆ ئەم عشایرانە بێ فەرق و جیاز کرد. دێمە سەر ئەو پرسیارانە بەس ئەمەوێ ئەو پرسیارە بکەم ضرورەتی بوونی سەرۆکی عشیرەت یاخود عشیرەتەکان و خێڵەکان بۆ کۆمەڵگای کوردی چییە؟ لای لە هەموو زمانێکە پێویسترە و پێویستریش بووە چونکی کورد عیبارەتە لەکوێ عیبارەتە لە شارستان و عیبارەتە لە دیاتەکان و عشایرەکان کرد کەوت و دیات هەمووی عشایرە ئەم زرف و زمانە هەموو وەختێ پێویست بۆ بووە تە قیادەی کوردی هەرتە ئەم شخصیاتانە هەر یەکێ بنوە لە هەموو مشاورەیەکە خوا هەڵ ناگرێ ئەوانیش مشاوریان بەم شخصیاتانە کرد و ئەمانیش لە یەکدا نەبڕاوین بۆ هەر مشاورەیەک بۆ هەر زروفێک ئاوەها بووە. ببوورە پێ دوایە چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان ئەوەی کە ئێوە پێی هەڵەسن ئەبێتە بەدیلی ئەوەی کە ئەگەر شوێنێکی تردام و دەستگایەکی حکومی یا بەڕێوەبردن نەتوانێت ئێوە بتوانەوە بۆ شایە پڕ بکەنەوە. ئەگەر بەژدانەوە تەماشای تازە و کۆنیش بکەیت و خۆشیان ئەزانن عشایرەکان نەکرد ئێمە نەکەرژاف هەموو ئەوەی کە کێخای دەیەک برا گەورەی ماڵێک هەموو وەختێکەر ئاشتی خواز بووە لە هەر زرف و زمانێکە هەڵساون بە واجب خۆیان و هەڵساون بە ئیشوکار خۆیان و هەڵساون بە ئاشتی ناو قەومەکە بێجگەر لەوەش هەڵساون بە خوا نەخواز ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەم برا شۆڕژگارانەی خۆمان لە ناوچەکانەوە لەبەر تەموو مژێک شەڕیان تێ ئاڵابێ میلەتەکە بێجگەر لە عشایرەکەش کاوڕژای لیان کردووە بە قسەمانیان کردووە ئیسەی شەر بە قسەمانەکەن مەمنونیانین ئەگەرە تا بە قسەی میلەت خۆیان بکەن تا بە قسەی خەڵق خۆیان بکەن قازانشترە تا بچن بە خزمەت بێگانەیە بکەن میلەتەکە لەواندا نەبڕاوە ئەوانش لە میلەتەکەدا نەبڕانە تا ئێستش. بەڵام بۆ نمونە مامۆسایانی ئاینی هەن لە ناو مامۆسای ئاینیشان دەورە بینن پێش مامۆسایان ئاینیش باوە عەرز بکەم شەخانی تەریقەت شەخانی تەریقەت مەسەلا بە درێژی 500-600 ساڵ شێخان بیارە بووە شێخان سۆڵە بووە شێخان کڕچنە بووە شێخان قارکرم بووە شێخان منتیقەی شارڕاژێر بووە هەموو شێخەکان و ساحب تەریقان و بنەماڵەی کاک ئەحمەد بنەماڵەیە گەورەیە بنەماڵەی مەلیک مەحموود ئەوەی تر حاشا هەڕڵ نەگرە ئەمانە هەر هەموو وەختێک ناحیەی دین و ئاداب دین و هەڵستان و دانیشتن فێر ئەو میلەتیان کردو ئەوانیش تەواوکەر یەک بوون. من شتێ بچووک و بەیاد بگەم ئێمە لە حیات کۆچ و کۆچباریمانە کە زۆر سەختە لە گەرمیانە بڕۆی بۆ ئێران و لە ئێران و بێر و هیچ کەسێک ماڵ و مناڵ خۆشی پێڕاگرێ ئەم پیاوە گەورە گەورانەی گڵاڵی دەوار تایبەتیان ڕاگیر کردەوە بۆ مەلا بۆی خوانەخوازە گەرێکێ بمرێ بۆ یاسین خوێندن بۆ تەڵقین خوێندن بۆ شۆردن ئەم قەومەی ئێمەژم عەشایرەی ئیجباریان کردوونە بێنە خزمەت ئەم مەلانە ئاداب دین و ئاداب هەڵسان و دانیشتن نوێژ و عیبادەت فێرکە خێ ئەمە کەم نییە بە درێژایی 700-800 ساڵ ئەم عەشایرانە بەعام ئولفەت بیان بە دین بێت و ئولفەتیان بەو ئادابە جوانە بێ کە بۆیان ماتەوە دوای ئەو ساکەش کاریان ڕاست بێ ئێستا مامۆسایان لە هەموو لایەنەکە مزگەوتەکان حیزبە سیاسیەکان گشتی هەر ئەو خەمەیان هەیە لە تەک ئەو میلەتە ئێمەی شاوکارین چونکی کورد ناتوانێت لە ئیسلام دوورکەوێتەوە ئیسلامیش زۆر بە دڵسۆزی و زۆر بە پاکی کورد ئەم دینەی ئیسلامی وەرگرتووە. بەڵێ کاک مارڤۆک و باست کردەوە لە ساڵی 1963ەوە سەرۆکی عەشیرەتێکی گەورەی کوردیت یەکەم کێشەی کۆمەڵایەتی کە چوویتە ناویەوە و چارەسەرتان کرد ساڵی چەند بوو؟ دەی ئێمە حاصڵ و ئالان و ئەو منتیقەیە ئێمە ئەتەک دەوروبەرەکەمانە خاڵ و خۆرزاین ئەو لامان ئارونیە و من باوکم و باپیرە و باپیرە گەورەمان لە تەک بنەماڵەکان گەورەی هارونیە هەر ماڵەیەکوین ئەو بەرمان قەوم وردە شاترێ ئێمە لە تەک ئەوانە خاڵە خۆرزاین ئەو لامان یۆسوجانیە لە تەک ئەوانە خاڵە خۆرزاین
تەرخانی هەر خاڵۆ خۆرزایان ڕۆغزایی خاڵۆ خۆرزاین مکاری ئەمجارە بێژگە لە دەهاتەکان منتیقەی وارماوە زۆرن ئەمانە ئەوەنە تێکەڵای و حسابیانەیە بە یەکۆ تا مشکلی بچووکیش بە یەکۆ حەلەکەین شکر بۆ خوا ناڵێ مشکلە نیە. بەسم یەکەم کێشە جارێکیان باسی کێشەیەکت کرد لە ساڵی 1963 چارەسەرتان کردەوە چۆن بوو؟ لای هەزارەهای کێشە چارەسەرکراوەتە ناتوانم کێشەیەکت باس کرد وتە لە وابزانم لای هەیاس لە بەنیدارەکەی هەیاس یەکەم جار و تەنی وابزانم ساڵێک و بەسەر ڕۆشتن باوکم وان ناتڕۆشت و دارەکەی ئێستا دارێکە نەماوە ئاساری لە خزمەت باوک کاگنەسە نامەنەسە ئێمە زۆر تێکەڵین ئەوان و ئێمە قەدەرێک گەڵی کەوتووە ژێر سیارەوە دانیشتوین هەمووی پیاوە گەورەکان گڵاڵی و نرتەنیا من نەوم خوا ئەمیان ببەش شادکە هەر بۆ خۆشی لەو دارەی شارە زۆر هەوە دارەی هەوا هەیاسی تیا بوو یەکەم سڵحێک کە من بەشداریم کرد ئەو سڵحە و مامەنەسەی تر بە ڕەحمەت بێ تەک پیاوە گەورەکان ئێمە وەکو حاجە ئەحماغا حاجی مەحماغا برایم کەریم قووا هەر جەماعەت خزمان خێرۆیستی زۆریان ئەمانە گشتی هەروە قەو مردەشاتی هەر بۆ خۆشی دانیشتوین بڕا بکە ئەو کاتە 50-60 دینار هیچێکم ئەو پیاوەگڵاڵیە کۆمەڵی هەتی و مناڵی بەجێما و 60-70 دیناریان بۆ دانایانی ئیستا ناشکری نەبێ 70 دینارەکۆش سڵاش چۆتە چەندین دەفتەر چارەسەرتان کرێ چۆن چارەسەر مەبەسی مامەنەسە عەشیرەتی شێخ اسماعیلی گبرا گەورەیە و شخصیەتی گەورەی و خۆشەویست هەموو لایەکە ئیتر مامەنەسە پیاوەک حەمەعەلی مەحموود پیرۆیز پیاوەک حاجی قاهرمعارف پیاوەک میرزا حەسەن نەوڕۆڵی ئەم شخصیاتە گەورە حامی حاجی غەلی باوکی حاجی مشیر ئەمانە لەتەر عەشایەرەکان ئێمە قەومان بێسەریە ئەمانە بڕا بکە ئەم شخصیاتانە لەناو خۆیانە هیچ فەرق و توافەتێکمان نییە بێژی ئەوە باسیەکەی ئەمانەی تۆ باسیەکەی ئێستا بە یعنی بە شێوەیەکی گشتی باز لە مێژووی کورد دەکرێ بازە میرنشینەکانەکرێت دەسەڵاتەکان ئەم پیا و ناودارانەش تۆ باسیەکەی بەشێکە لە مێژووی کورد بەشێک گەورەیە لە مێژووی کرد هەر کەسێ خۆی بخەڵەفێنێ هەر کەسێک خۆی بخەڵەفێنێ بڵێ ئەم منتیقانە ئەم وڵاتانە ئەم عەشایەرانە ئەم خەڵکانە تا لە هەموو شتێکە هەموو وەختێک سوودەمەرۆی شۆڕشەکان کردووە لە شۆڕش پێش شۆڕشی مەحموود پێش شۆڕش قازی محەممەد پێش شۆڕش ئەیلول ئەم شۆڕشەی ئێمە هەموو وەختێک دێهات کورد و میلەت کورد و عەشایەرەکان کورد باشە ئێوە گەڵاڵی بەشێکە لە عەشیرەتی جاف وەڵای ئێمە من بەنسبەت شارەزور و منتیقەی خۆمان و حسێبەکەم ئێمە بە درێژی 1000 ساڵە بە درێژی ئەوەیە لە تەک ئەم عەشایەرە جافا هاتوین چوین خۆشی و ناخۆشیمان ئەتاوەکو لە غەزای بەسرا ئەگەر ئێمە نەبێ ئەم پیاوە گەورە گەورانە لە خزمەت ئەم پیاوە گەورانە بە غەزای جافا بۆ ئەچن چەندێک لە بەسرە ماونەتەوە تا ئەو کاتان بەڵێ ئەمانە بڕێک کە نەزان و زروف وای نەکات ئێمە لە جاف دوورەخاتەوە جاف لە ئێمە دوورەخاتەوە ئێمە وەکو سێک چۆن ئەیکەیتە دوولەتەوە بە یەک ناژین و ئێستەیش و ئەو کاتەیش هەموو خۆش و ناخۆشیێکمان نییەکە براگەورەکان جافیسەکە هەموو ڕۆژێک هەفتەیەک دە ڕۆژارێک لە هەرچی مەشاگیرێکە ئێمە کۆبینەوە قەرارێکە دەین بەڵێ ئێوە نفوزی جوگرافیاتان وابزانم لە بادینان و تا سۆران و کۆیە و هەولێر و بەڵێ وڵای ئێمە و گەرمیان تا ئەو ناوچانە هات ئێمە بێژگە لە گەرمیان و لە شارە زور ئەوە ڕکنی ئەساسی ئێستا ئێمە لێرە بڕۆی کانی دڕکە ئەمە ناوانکان لێەوە وڵاغلووە لەوەی گەڵاڵەیە لێ ئەچێتە گەڵاڵەی تر ئەمە دەوروبەر چەمچەماڵ کەرکووک تا کۆیە ئەمدارە هەولێر زیاد لە 25 دیار لە دەوروبەر هەولێر هەیە و بێژگەن ناشارە لە هەولێر شخصیت گەورە گەورە و پیا و گەورە گەورە و ساحب شۆڕش گەورە گەورەی تایەوە ئەوان ڕۆیشتونیسە
کوڕکەسیان ماوە ئەمە لە هەموو شۆڕشەکان کووردە تۆ سەرۆکی هەمویانی هەمویان من ناڵێم ئەو حەقە بە خۆم نادەم ئەوە بەڵام خۆیان بە براگەوەتەزانن ئەوتر نەجابەت و گەورەی خۆیانانێ من خۆم بە خزمەکار هەموو کەسێک ئەزانم خۆم بە ئەوە نازانم کە من بەڵێ کاگمارە گەورەترین کێشەی کۆمەڵایەتی لە ماوەی ئەم 6 ساڵە کە باسیەکەی تۆ گەڵاڵیەکان بە برا گەورەی خۆیان تۆیان دانا و گەورەترین کێشە کە چارە سەرت کردی بێت و نەتهێشت بێ یەکێک لەوەی کە ئینسان زۆر دڵی پێخۆشە من بەش بە هاڵخۆم منتیقەی ئێمە تاریخ شارەزای و ئەوانش ئەزانێ منتیقەیەکە وا ڕێکەوتوو ئێمە شەو ڕۆژ پێشمەرگە لەناو ئێمە بوو تروای لێ هاتوو پێشمەرگە و دیهاتەکان ئێمە بەبێیەک نەئەژێن هەروەها لە هەمووی نێکانە نەک حیزبێک و هەموو حیزبەکان وەها بووین لە تەکمیلت ئێمە شتە زۆر زۆر ناخۆش ڕێکەوت ئەوە خۆیسە قیادەی حیزب شیوعی ماون و نەگەنیان لە قەراخ هاتنە منتیقەی دەق و کانیمراری و ئەو دیهاتانەی ئێمە دە زۆر زروفێ ناخۆش و لەم لای شۆیەکێتی بە قوتێ زۆرۆ لە دیهاتەکان ئێمە و لەو لاشۆ جەماعەت سۆشیالیست کە حەمێ حاجی مەحموود تەمەندرێژ بێ ئەویش لێرە بوو ئەمە وەزعی زۆر خراپ بوو ئەسیر لە بەینیان نابوو مثلە لە ناو یەکێتیە ئەش کەسێک لەو لاشۆ براکەی عوسمان گیرا و لەم لایشۆ ئەیانش بەنە سەر حیزب شیوعیە و لەولاوە ئێمە وەکو عەشایر دیهاتەکان هەستمان بە مەسئولیەت خۆمان کەوتمان ئەم شەڕە ئێمە مادام شەو ڕۆژ لەناو ئێمان و ڕۆژیش عەسکەری ئەو کاتە و حکوومەت ئەو کات ئەیانش بەنە سەریانە ئێمە لەلایەکۆ ئەم حیزبە کوردیانە کە هەمویان هەدەفیان شۆڕشیانە کرد بۆ ڕزگارکردن و لێرە لەم منتیقانە ئەم شەڕە بکەن بۆ ئێمە ناڕەحەت و زۆر مەمنونیانە بین بە قسەی دیهاتەکانیان کرد بە قسەی ئێمەیان کرد بە قسەی خەڵکیان کرد هەم ئەسیرەکانمان پێیان گۆڕیەوە هەم نەمانێ شەڕەکە دروست بێت زۆر بە ئارامی و بە قسەی میلەتەکەیان کرد و بە قسەی خەڵکەی ئێمان کرد بەشێکی من لەوانەیە ڕاستە ئەوەیە ئەو پرسیارت لێ یەکەم بۆ کوژانەوەی ئاگری شەڕی ناو خۆ چڕۆڵێکتامی و نمونەشمان لایە بەڵام ئەمەوێت لایەنی کۆمەڵایەتی لە ناو عەشرەتی بۆ ناوخۆی عەشرەتی خۆتان وە لەگەڵ خەڵکی تریشە گەورەترین هەر کەسێک باخسە بکەم هەر کەسێ بە تەنهای شتێکی پێ ناگرێ یەکێ خۆشبەختانە ئەوەی ئینشاڵڵا قەت نایبینیت کورد ناڕەحەت بێ بەیەک و ناڕەحەت بێت تەبان منتیقەی ئێمە خواوارڕێکی خست و شەو ڕۆژ وا بە و تا مەحزوریداری لە پێشەوە منتیقەکان ئێمە ئاو کارە بە مەکتەب خەسەخانەیان لێمان سەحب کردو وەختێ حکوومەت بەعەس تر ئەم منتیقانەی ئێمە و دێهاتانە و بێزگە لەو بەریش شەو ڕۆژ پێشمەرگە لە ناو میلەتەکەی ئێمە نەخۆک و کەسێکمان لێ هاتوو تا ئەو شەڕە ناخۆشیە کە ویستیان بەنە یەکا و حیزب شیوعیش لە دیهات دەق و کانیمرواری و قەلیجە ئەوانە و ئەوانش جەماعەت یەکێتی لە سۆیلەمیش و مالوان و تەپەکەل و عاسڵ و ئالان جەماعەت کاگە حەمای حیزب سۆسیالیست ئەو لە قەڵبەزە و دەق و کانیمرواری و کانی بەردینە و بێسەڵمێن و ئەوانە ئیتر میلەتەکە ئەگەر وەعی بێ بۆیە ئەم مەسەکە ئەمەکەم ئەگەر وەعی بێت ئەتوانێت ئەنی کەزانیان ئەوە نەختێک بین خەتەرە و دارە حکوومەتیش حکوومەت ئەو کاتەی بە ئەسخواخوای و باشترین فەرسەت و بیان داتەیەکە چەندێک پێشمەگە شەید وایە ئەو نە خەڵک دیات ئێمە شارە دیات بوو قەراریاندا بەبێ ئاگادار منەوە نایکەمایی خۆمەوانە قەراریاندا ئەوەی لە هیچ دێ لە دەی گوڵاڵیە نان و چانانە پێشمەگە وەکو ئیزرابێک بڵێن لەبەرۆ شەڕ نەکەن هیچ شتێک ئەو خەڵکی دیەکانی گەڵاڵی نەک دیاتان گوڵی ئەوەیشی کە هەر بێ لە ناوچەکە ینی شتێک گەورە و ئەوتیان ئەمە عەجایبە ئەوەی دیاتانەیە لە ژێردەستی
یەکێتیان نانمان نانێ ئەوەی تیان وڵات ئیزرابە تابەتەی قەڵبەزەیەکان زۆر تێکەڵا و قازی حاجی کەریم و حاجی عەبەسەر ڕەش و حاجی عەزیز و محمد حەماغە و زۆر لێوانەوتی ئەی بۆ شەڕەکەن وەڵا نانتان ناوێنێ ئەو لە وتیان کە مادام هەر لەبەر خاتر ئەو خەڵکە اینکی زۆر بەسەریەکۆ هەیەن بڕوا بکە شەڕەکە وەستانەیشیان کرد ئەسیرەکانمان پێگێڕاوە ئەو فەزلێ گەورەیە بۆ کەواتە حەسارتان خستە سەریان تا شەڕ نەکەن. ئەرە بەخوا خۆ بەگەری سەر حاشاوین بڕەحمەت بێ کاک شەوکەی سەر نەماوە کاک حەمێ حاجی مەحموود شکر تەمەندرێژ بێ ماوە حامی حاجی غالی ماوە زۆر لە پێشمەرگان یا ئەوانەی ناو حیزب شیوعی ڕەنگە گشتیان زۆر زۆر مەمنون وتی ئێمە کە لەوێ هەڵفڕاین بەخوا ژن و مناڵمان پێ هیچ دەسەڵاتێکمان نییە لە دوای خوا ئەم دیاتانەی گەڵاویە پشتیمان بکەن نەمانێژ نەپشنە سەریان نەشەڕ بکەن ئەسیرەکانیش گۆڕا و زۆر و باشیش دوایی پێکاتن. بەڵێ بەڵام من ئەوەی ئەوە ئازایی هیچ کەسیاننی وعی میلەتەکە وعد خەڵکەکە ئەوە نە پێشمەرگەی خۆشەویست بە هەموو لایەنەکان پێخۆش نەو شەڕ بکەن. بەڵام حیکایەتێکی تر باسەکەن کە تۆ و کاتانەی ئێوە لە منتیقی مجەمەعەکانی نەسر و ئەو ناوە بوون جارێک مام جەلال بانگی کردووی چووی بۆ لای تاوەکو ڕاوێژت لەگەڵا بکا بۆی بچێ و کاک مەسعود ببینێ کۆتایی بێنن بە شەڕی ناوخۆ ساڵانی نەوەتەکانی سەدەی پێشەوە چۆنە؟ ئەز ناکەم و قسم لێ پرسی وڵی کاریان ڕاست بێ قیادەی کوردی مەرحوم مامزال پیاوە گەورە نابێتەوە هەروەها خوا هیدایەتی ئەات و ئینشەڵا هیدایەتین کاک مەسعود و کوڕان مەڵانسفا بێ لە ڕێی باوکیانە بڕۆن فعلەن واژ و تۆ بینیوتن بۆی قسەیان بۆ بکەیش ئەم شەڕانە کۆتایی پێبێن کاتی خۆی خۆ ئەمە مێژووە ئەمە تۆ نەهاتووی باسی من لە مەوقعی پرسیارم مێژۆم بۆ باس بکەم ئێمە ڕۆژێ قەرار بوو ئیستیڤاڵ جاف کرێ جاف حەقۆیەتی ئیستیڤاڵ جاف کرێ ئەو ڕۆژە بوو کە کۆمەڵ و یەکگرت و گۆڕان کە ئەو وەختە هەمووی لەبەر دەرسەرا مەزاهرەیان کردو وەکو چۆن هەشتێ گەورە ئێمە جاف قەرار و ئیستیڤاڵ بکە هەر لە شوێنێکە ئێمە وتمان ئیستیڤاڵ چی ئێمە بۆ بچین ئەوەسە میلەتەکە خەریکە یەک کەروێ هەر لێ زیاد لە 20-25 شخصیت و مەلا و ڕێز عەشارەکان هاتین چوینە خزمەت کاک کۆسەت و چوینە خزمەت مامزال و چوینە چوار ئێرە ئەوانتیان وتمان ئێمە ئەم من شخصیەتە عەشارە نەکە نوێنەر هەموو منتیقەی لیوای سلێمانی و ڕانی و قەڵاتزێ ئێمە ئەکەوینە بینتان و بە قسەمان بکەن باشە بە قسەیشمان نەکەن وەڵا خواڵ ناگرێ بە قسەمانیان کرد چوینە لای هەر کامێکیانەوە ماوەسە سەلاحەدین بەهادین ماوە ئەوە عەلی باپیر ماوە ئەوە ئەو وەختە کاک عومەر سیعەلیمانەش کرد بە ڕەحمەت بێ ماون چوینە خزمەت برادەران لە قوچوار ئەوانیش زۆر هەروەها گشتیانوتیان خواکە ئێوە بەمەکەن ئێمە زۆر بەسەربەرزانە بە قسەتانەکەین هەر ئەو کۆمەڵە هەر ئەو شەخسیەتە ڕۆیشتین چوینە خزمەت کاک مەسعود پایەدار بێ زۆر ڕێزی گەورەی لێمان کرد زۆر ئینی کرد هەر ئەو دانیشتنە ئیعلامیان ڕاگیر کرد تشکر بۆ خوا ئەو کاتەی مەبەسی حەڤەی شوباتە کە خۆپیشاندانەکان و تەقە ئەکرا لە خەڵک و ئەوانە ئەو کاتانە تەقریبەن 12 ساڵێک بەر لە ئێستا بوو ئەنا وەختە ئەم سێ-چوار حیزبە وەکو گۆڕان و یەکگرت و کۆمەڵ خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات باڵخیان کردو کە مزارە یعنی ئێوە وەک عەشایەر ڕۆڵتان بینی لە کۆتاییان بە گرژەکە ئەو حاشا هەڵ نەگرە خۆت هەموو کەسێ زانی هەموو هەرتەنیا ئێمە نوێن هەموو ڕێز عەشایەرەکان منتیقەی ڕانیە شەخسیەتە گەورەکان لە ڕانی و لێرە و لە هەموو شەخسیەتەکان یەکمان کرد هەر جاافنە و چوینە خزمەتیان وتمان ئەم شەڕە بکەن هەر بۆ خۆتان عیبە و بۆ خۆتان ناشینەوە ئێمەش ئەمە جگە لە مانتیقە بەڵام لە ڕابردووشە ئەوە تۆ سەردەمی تۆ ئێوە سەردەمی پێشووتریشتان بینیوە تەنانە ساڵانی شەستەکان چوین بە ڕاستی ئەگەر میلەت هەموو وەختێک ئەوە یەکدەنگ و ئەوە بێت ئەتوانێت کامیان بەخوا بە قسەی ئەو خەڵکەکەن بەڵام شەردەوەی ئێمەش بە پاکی و بە نێت پاکی و هەموو شەخسیەتەکان هەموو پیاوە گەورەکان هەموو مەلاکان خوا نەخواز ئینشاڵڵا جارەتر ئەوە نابێتەوە بکەوینێ بەینانەوە بە قسەمان ناکەن میلەتە نین قیادەی ئەم میلەتە نین ساڵانی شەستەکانیش
تەنانە لە 64 بەدواوە شەڕی براکوژی دروست بوو، دواتر هەفتاکان و نسکۆی شۆڕشی ئەیلول و ئەو شەڕە نەخوازراوەی ناوخۆی دوای شۆڕشی نوێکە دروست بوو لە ناوەڕاستی هەفتاکان بەدوا و هەشتاکان و ئیتا ئەوەی نەوەتەکانیش. یعنی ئێوە ئەو کاتانش هەوڵتاندا سەرکردەکان ببینن بۆ کۆتایی هێنان بەمانە. واللهی ڕەنگە زمانەی منیش وەختە مناڵ بم، بەڵام پیاوە گەورەکان عەشایەرەکان هەر هەموو وەختێک ئەو هەوڵیاندا ئەوان لە هەڵخۆیان نەکەوتون. هەر کەسێک چەند چۆن پێخۆشە کورد کوژێت، ئەنی لە هەر زمانێکا بێت ئەو خەڵکە ئەو میلەتە لە شارڕاژێر لە قەراغ لە هەر شوێنێک کەنانێکی دا پێشمەگە حەقی ئەوەی هەیە تەکلیفی لێ بکە لە هەر شوێنێکە. هەر ئەو تێکەڵای و عەلاقە وای کردووە کە شکر بەخوا کورد ئێستا ئارامە. یانیسا کە ئەتەوێ بۆ منە بەڕێزێ وەکو سەرۆکی یەکێک لە عەشیرەتە گەورەکانی کوردستان ئەوە ئەڵێ هەتا ئێستش پێگەی کۆمەڵایەتی و عەشایەری و عەشرەتەکان زەرورەتی ماوە لە ناو کۆمەڵگا. ئێستا لە مکات زەرورەتی ماوە، ئێستا لە مکات زەرورەتی ماوە. ئێمە یەک فەزڵ گەورە هەیە بۆمان، کابرایەک ئیتر لێ ئەقەوبێ شەڕەکایەن چی ئەچێت قاچاقە بێت ئەچێتە کەژێک، ئەگەر بڕتەوە بە ئاسایشوانە هەتا ئەیگرنوەتەن ڕەنگە زۆری پێ بچێ. دوو شخصێتر هەر کەسێ بێت لە عەشایەرەکان لە پیاوەدینەکان بە قسەی خۆش تێرێت و تەسلیم بە دەوڵەتێکە. تەسلیم بە دەوڵەتێکە دوای ئەوەی سڵحەکە دوای دەستیان نەکردمە لێ وەکو ئەسڵان شەڕیان نەکرد بێ. ئێمە باش نییە ئەگەر قانون و میلەت هاوکارێک بن، نەک بۆ ئەوەی خوا نەخواست وا بکەن کە دەست قانون بەسێنە. ئێمە دەست قانون نەکەینەوە، هاوکاری قانونین، خزمەتکار قانونین بۆ ئەوەی ئارامی و زی لە وڵاتەکەمانە بێت. کاک معرف کێشە هەیە هات بێتە لاتان بۆ منە قانون نەیتوانی بێ چارەسەریکایە وەک عەشایر چارەسەرتان سێداها کێشە نەک لای ئێمە لە هەمووان نمونەیەکی حەزەکەم نمونەیەکی کێشەی گەورە بۆ بینەران باس یەک نییە دوو نییە من بێژم چەند نمونەیەکی کورت مامۆ باس یەکێک لەوانە کابرا 20 ساڵ حکم درراوە، ئەگەر هەرچی شتێک بێ پاش 20 ساڵ کە حکم درا ئیتر کابرا حکمی خۆی تەواوکە حەق نییە بکەن. دوای ئەوساکە ئەچن ئەی کوژنە دێ ئەمە نا هێشتا تەک ئەوەیشە خەڵکە ئەچێت ئاشتیان نکاتەوە دەستیان نکاتە مندێک. ئەگەر غەرامەیەکشی دانێ غەرامەکە لە هەر قەومێک و لە هەر بنەماڵەیەک بێگشتی هەرێکی پێی توانای خۆی یارمەتێدا بۆی مشکلەکە کۆتای بێت. چەندین مشکلە نەک لە منتیقەی جاف و منتیقەی ئێمە لە هەمووینەکان ئێوە هەوڵتان داوە هەندێک کێشەی کوشتنیا ناکۆکی کۆمەڵایەتی نەچێتە دادگا بە عەشایەری حەلیکە ئەزەکەی پرسە لە تاریخوانە سەداها مشکلت دوێکە و پێرەکە و مانگ و ساڵانە ئەم عەشایەرە نەخۆ هەر خەریک ئەوەنان هەر خەریک ئاشیناو ئەو کۆمەڵگای خۆیان هەر خەریک ئەوەنانێ ئەم مشکلانە حەل بێ. هیچیشی لەبەر خاتر هیچ کەسێ نییە، لەبەر خاتر خوای و ئەم میلەتە ئەم قەومەی ئێمن زۆر دامایی و دەربەدەری و هەرە ساتۆ بە سەرمان. کاک معرف تۆ تا ئێستا تۆمارە کردووە لای خۆت بەشداری چەند کێشەی کۆمەڵایەتی وە چەند کێشەتان چارەسەر کردووە لە ماوەی ئەم 6 ساڵە؟ تۆمارم کردو بەڵام یەک شتیە وجدان و زەمیر ئەو خەڵکە و پیاشون ئەو خەڵکە تۆمارێکە من تۆماری بکەم یا ئاخر ئەمە بۆ یاداشت و بیرەوەری خۆت نەنە ئەم تایفانە ئەم عەشایەرانە بەعام خەڵک دیاتەکانەوەشی کە عەشایەر نەبێ خۆشت عەشایەرە ئەمانە گشتی تۆماریان هەیە گشتی خواخوایەتی مریشک کەڵەشێر کوردیش بە یەکۆ شەڕ نەکە هیچ کەسی ئەوە تایبەتمەندی تۆ جیاوازە وەک خۆت بڕوا بکە من ئەوە فەزڵە بۆ ئێمە نیە هەموو پیاوە کوردە هەموو بنەماڵەیە کوردە هەموو کەسێک کە ئیمانی بێت و دینی بێت و لە مزگەوتان نوێژ بکە و هەم بێت دڵی بە کورد دەستێ کە شەڕ بکە چۆن حاولە یاروواش لە ڕابردووە بینیمان بە تایبەتی بەداخەوە لەو کاتانەی حیزبی بەعەس سەرکوتی کۆمەڵگای کوردیە کرد لە سەردەمی ئەنفال تێکدانی لادیەکان بەشێک لە سەرۆک عەشیرەت و نەهەندێ لە ناودارەکانی کورد بوون بە بەشێ لە تاوکاری پرۆسەکانی حیزبی بەعەس. ئێوە چۆن توانیتان لەو کاتانە پێگەی خۆتان بپارێزن؟ ئێمە هەرموو وەختێک ئەم عەشایەرە پێگەی خۆی پاراستووە لە هەر زمانێک لە زمانەی پێشبوون مەلەکیەتە پێش قانون بیسە زمان عەبدولکەریم قاسم زمان عەبدوڕەحمان هەر هینەکان عەشایەر نافەوتێ وەک خۆتە لە وەکو سەرۆک عەشیرەت وەڵڵا منیش وەک ئەو خەڵکە هەرشی پێمان کراوە هەرشی توانیمانە کردومانە بەڵام نابێ من هەموو
چاکەکان بڵێم وڵاهی گڵاڵیە هەرچی پیا و منتیقکە هەرچی عەشایەرەکان دەوروبەر هەرچی مەلاکان هەموو تەریقەت و پیا و باشەکان هەمووی هاوکارەوە بوو. حیزبی بەعز مفاتەحەیان کردن بۆ هاوکاریکردنیان لەو کاتەوەکو ئەوانی ترکە ئەیان کرد ئەنی وەکو چۆن یانی بۆی داواتان لێ بکەن هاوکاریان بن لەوەی کە حەزب بەعز داوای لە شوانێک کرد کە چین بکاتر قابل لە ئەم شخصیاتە گەورانە چۆن داوای بەڵام شکر بۆخوا ئەوەی کە نەیکردوەوەیشی کردی وەڵا من ئێستا ڕەنگە بڕێشت دیفاع بکەی ئێمە لەوە کاتانە شەڕ ئێران و عێراق بوو ئەنی عەرەب کەسی نەما هەمووی ئەدرا بە شەڕەکە ئیتر ئەوانەی کە لای حکوومەت بن خۆ هەمووی پیا و خراپ نەبوون هەویشیان زۆر زۆر دڵسۆز بوون ئینسانی چاک بوون چەندە ئایلیان ڕزگار کرد نیانێش بکوژرێ لە شەڕ ئەمانە هەموو چین و توێژەکە باشیشێ و خراپیشەیە بەڵام ئاخر ئەوانی ڕۆڵیان بینی بە تایبەتی کە ئەڵەن تەنانە قسە لەوە هەیە بەشێ لە تێکدانی لادیەکانی کوردستانیش لەسەر پێشنیاری ئەوان بۆ حیزبی بەعز بۆ چارەسەرکردنەوەی کە پێشمەرگە بەعزەر ئەیزانی هەتا دێهات مێنێ شار و دێهات مێنێ پێشمەرگەش ئەمێنێ خۆ دێهاشی ڕوخان کاولیشی کرد پێشمەگەر هاتەوە هەر ئینتیفازای کردەوە میلەت کورد نافەوتێ بۆ چی لێ بکرێ ئینشاڵڵا خوا ئێمە لەسەر حەقین میلەت کرد لەسەر حەقا خا کەسی داگیر نەکرد و وڵات کەسی داگیر نەکرد بەڵکو ئەوان تێن داماومانەکەن و کاولمانویستان لەسەر حەق خۆشی دیفاع بکە خوار سەرێخە. بەڵێ مۆزوعەکەیە زۆر گرنگە زۆر جار لە کۆمەڵگای خەڵک لەوانەیە لە کۆمەڵگای ئەوەی خۆیان زۆر جاوتێ کۆمەڵگەی خێڵەکی یا عەشایەری باز دەوە کرێ کە لە بری خوێنە کچیان داوە ئافرەتیان داوە لە بە بەرامبەرەکان ڕای تۆ وەکو سەرۆک عەشیرەتێ چییە لەسەرەوە؟ بە عەقڵ ئەو سوالەم لێەکەی ئێمە لە گوڵاڵیە زۆر دڵسۆزن بۆ یەک خەڵک گوڵاڵی زۆر زۆر ئینەن تەنها ئەوە کە زام چێڵێت مەزاحیبە بۆ ئەوی شەڕەکە بکوژێتەوە کچ زن خۆی وتێتی من شوەکەم بە ئەم بنەماڵە بۆ ئەوی برام نەکوژێ بۆ کەسی نەکوژێ ئێمە ژنوە زۆر داها ژن لە ناو ئێمە ئەنی ببێ ئەوەی زۆری لێ بکەین بۆ ئەوین کردێتی من کە مادام داوای منەکەن و بە من ئەم سڵحە ئەکوژێتەوە زۆر زۆر بە فەخڵە بەوەی برام نەکوژێ بۆی ئاوماڵەکەم نەکوژێ بۆ قەومەکەم نەکوژێ خۆی مەزاحی کردووە لە پێناو ئاشتیا ئەوە بەشێکە لە چارەسەر بەخوای سشکردوە نەماوە ئێستا تقریبن ڕۆژێ لە ڕۆژان بووە ژنەیە خەیتەوە بگرێ وەکو سەرۆک عەشیرەت پێت بڵێ کاک معرف ئەگەر کێشەکە بە چارەسەر ئەوە چارەسەر بێ من داوای منکەن منێن من شوو بکەم بۆ ماڵی بەرامبەر ئەم کێشە چارەسەر بێ ڕوبەڕووت بۆتەوە ئافرەت داها جار نەک من ئافرەت گوڵاڵی خۆی مەزاحی کرد بۆی براکەی نەکوژرێ ئامۆزاکەی نەکوژێ ئاماڵەکەی نەکوژێتێتی ینی ئەوە زڵمیشیان لێ نەکراوە بۆ ئەوە بڕێک ڕەنگە زڵم کرابێ ئەمانەیەکێ لەو شتانە کە عەشایەرەکان وازی لێ هاورد وە سەربەرزانێکی کرد گەورە بچووکە گەورە بچووک هەر نەماوە پێش ئەوە ئەکرا مەسلا ژن بە ژن ئێستا هەر نەماوە ئێستا شکر بۆخوا ئێستاش داوای خوێن ناکەن بە ژن ئەمانە جاران وەها نەبوایە نەئەکرا وەها نەبوایە ئاشتێکە بەردەوام نەبوو هەرە کوژراتر ژنێک بدرێتە خوێنەکە بە شەرتێک ئەو ئاژاوە بگەڕێت و ئەوان ئەو ژنێش خۆی پێخۆش بێت هیچ خراپ نییە کەواتەوە بۆ چوونە هەڵەیە کە ئەوەی ئەوە ئەبینێ بەرامبەر بۆی کە ژنێ لە بریتی خوێنادرا ئەو وەختەوەها بۆ وەختا بێ وا بکرایە ئەگەر وا نەکرایە مەوزوعەکە کۆتایی نایە بەڵام ئێستا وا ناکرێت ئێستا وەختایی پێهاتووە 30 ساڵ 50 ساڵ لەمە پێشتر ظروف و قاعدەیەک ئەو وەختە وا بوو ئەو ئاشتیە ئەو ژنە ئەیکرد ئیتر ئەبووە هەنیە لە ناو گڵاڵی ئێمە زیاد لە دەژن دراوەتە خوێنە ئێستا وەکو برای باوکە باشمانیەک بە یەکۆ ئەژین بە یەکۆ ئەڕۆن ئەمجارە ئەو ژنەش زڵمی لێ نەکراوە بەڵام ئێستا ئەوە نیانی زیاد لە 30 ساڵیشە زیاترش ئەو سوڵە نەما بەڵام ئەو کاتە کە کراوە شتێ خراپیان نەکرێت چونکی ئاگەر فیتنەیەکە و ئاگەر نەکە بەوە کراوە ژنەکەش زۆر زۆر مستەریح وەتیتی من مادام شەڕ و ئاژاوەکە لە بین برا و کە سوکارەکە ماین بێ من ئەو شتە ئەەکەم و سەرکەوتیشەوە زۆریش ناجار بوو
منامەنیسە تەشیعوە ناکەم و نایشێڵین ئێستا ئەو زروفانە ڕوبیا بێ 30 ساڵ 50 ساڵ ئەو وەختە ئەوەی ئەویسە زروفێتریە. بەڵێ من سپاس دەکەم بەرنمەکەمان دیارە بەشی دوو حەڵقا بێ ئێستا کۆتاییم بە بەشی یەکەمی بەرنمەکە سپاس بۆ من سپاس دەکەم کە ئێوەم ئیسعاسکردنی بەرنمەکە ئامادە بووی لەگەڵمان سپاس دەکەم. ئەگەر داوا لەو قەوم و کەسوکار و خەڵکە کە من ئرتیجالی قسەکەم نە بە کاغەزوونە بە قەڵمانە قسانە بێگومان یعنی هەر بۆ خۆی حاڵەتی ئاسایی و طبیعی قسەکردن هەر بەو شێوەیە بۆ جەنابان سەرکەوتوبی سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ کاگمارف ئاغای گەڵاڵی تاوەکو بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموولا.